پرۆسەی خوێندن لە کوردستانە پڕێتی لە کێشمە، پڕێتی لە کێشە و گرفت و کەم و کورتی. ئەگەر سەرەکی ترینەکانیان باس بکەین لەوەی کە یەکەمینیان کە منهەجی خوێندنە، کە منهەجی خوێندن بۆ خۆی و بابەتێکی ئەسڵیە. دووەم پێداویستی و خزمەتگوزاریەکانی قوتابخانەکان و پێداویستیەکانی خوێندن و خوێندکاران، ئەمەش بابەتێکی کەی گرنگە کە نەقسێکی زۆر گەورەی هەیە. بابەتی سێهەم کە گرنگە لێرەیە مامۆسایانن. مامۆسایانش بە هەمان شێوە کە پرۆسەی خوێندن بەڕێوە ئەبن هاوکات لەگەڵ منهەجی دراسیەکەیە لە خزمەت خوێندکارانن کە هەر کەم و کورتیەک لە هەر یەکێک لەمانەیە هەبێت ئەبێتە سەرجەم کەم و کورتی بۆ هەموو پرۆسەی خوێندن لە کوردستانە. پرۆسەی خوێندن وەکو خۆشتان ئاگادارن، هەموو لایەکیش ئاگادارە کە ئەم کێشمانەوە ئەو منهەجی دراسیە کۆنەی کە هەیە و ئەو شێوازی دراسی کە هەیە کامە ڕێگریەکی گەورەی داناوە لە بەرامبەر علم و معریفەیە لە چەند لایەنەوە ئینسان دەتوانێت قسەی لەسەر بکات. بابەتێکی کە بوونی قوتابخانەکانە و هەمومان وەکو هەمووتان دەزانن لە پۆلەکانی خوێندنە ژمارەی هێچکار زۆر خوێندکار لە پۆلەکان کامانە بۆ مامۆستا زۆر زەحمەت و زۆر قورسە بێت کە بتوانێت پرۆسەی خوێندن یاخود علم و معریفە ئەو خوێندنێکی بتوانێت بگەێنێت خوێندکاران. لانی سێمیشەوە بوو کەوتم تۆزە لەمە پێشوتم مەسەلەی مامۆستایان و نەبوونی موچەکانیان و دابەزی، یعنی هەموو ئەمانە گرفتێکی گەورن کە هەر بۆ ئەم ساڵی خوێندنیش لایەزال تارمایی ئەم نەبوونی معاشی مامۆستایان و نەبوونی خزمەت گوزاریەکانی مامۆستایان ئەمە بۆ خۆی لایەنێکە کە هەل ێساوە تەهدید و یاخود هەڕەشەیە بۆ سەر پرۆسەی خوێندن لە کوردستانە. بەداخەوە لە کوردستاندا دوو مەیدانی زۆر گرنگ هەیە کە بۆ هەموو کۆمەلگایەکی سەرکەوتوو بۆ کۆمەلگایە کە ئەتوانین بڵێن پێشکەوتووە، دوو لایەنی زۆر گرنگ هەیە کە لێوە ئەتوانین سەرنجی لێ بدەین. یەکێکیان منهەجی دراسی یاخود پرۆسەی خوێندنە، ئەوی کەشیان مەسەلەی تەندروستیە. ئەگەر دیقەت بین لە کوردستانە لە هەردوو خراپەکان لە دواوە زیاترینی پرۆسەی خوێندن لە دوایەوە کە پڕێتی لە کەم کورتی و پڕێتی لە سەرف نەکردن حکوومەتی جۆرە یاخود کەمترین پێداویستیەکانی دابین کرد و زۆرترینێکی تۆگە دیقەتیش بێن حتا لە عێراقیشە ئەو بوجۆ و پارە زۆری بۆ حەشتی شعبی بۆ هێز عسکەریەکان سەرفڕێ بۆ پرۆسەی خوێندن سەرف نەکراوە کە دیارە بەشێکی گرنگی کەم کورتیەکان و چارەسەری کەم کورتیەکان بەوا بێت کە بودجەیەکی تاوا بخرێتە بەردەست پرۆسەی خوێندن و پێداویستیەکانی خوێندن و قوتابخانەکان و هەموو ئەمانە دابین کرێن. ئەگەر دقت بین نەبوونی قوتابخانە و کەمی قوتابخانەکان ئەمانەش جارێکی کێشەیەکی زۆر گەوری دروست کردووە لە بەردەم پرۆسەی خوێندنە. بە شێوەیەکی گشتی پرۆسەی خوێندن لە کوردستانە لە خراپترین حاڵەتەکانی لە هەموو لایەنەکانەوە ئەتوانین هەر لایەنێکی وەربگرین بچینە سەرەوەی کە کەم کورتیەکانی لەکوێیە و ئەتوانین بڵێ دواتریش لە پرسیارەکانی تردا وەڵامێک زیاتر بەم بابەتە بینەوە. سەبارەت بە ناوەڕۆکی ئەو وانانەی کە لە کوردستان دەوترێتەوە، وانەی خوێندنەکان ئەگەرچی دەزانم ڕەنگە دابڕانێکی کەم هەبێت ئەوەی کە ئێوە لەوێ مامۆستا بوون، بەڵام بەگشتی ناوەڕۆکی وانەکان چەندێک کاریگەری هەیە لەسەر پرۆسەی خوێندن و پەروەردە بەگشتی یا بەتاکیدی ناوەڕۆکی منهەجی خوێندن زۆر گرنگە. ئەگەر دیقەت بین خاڵێکی زۆر گرنگ کە بەداخەوە لە ناو پرۆسەی خوێندندا کە دەوڵەت خۆ یاخود بڵێن حکوومەت گوێی خۆی لێ خەواندووە، ئەویشەوەیە کە بە تەواوەتی دین و وانە دینیەکان چوونەتەن جێگەی دەرسە عیلمیەکانی گرتوۆتەوانێت کامە بۆ خۆی تەسیرێکی زۆر سلبی دانێ لەسەر خوێندکاری ترسینۆر خوێندکار بە کەمترین زانستی سەردەمەوانێ ئەتوانێت پەروەردە بکرێت. جەوهەریە ئەگەر بڵێن قۆناغەکانی سەرەتایەتی تا پۆلیسی متەوەسەت تا بڵێن ناوەندی کامە زۆر گرنگن بۆ خوێندکار بۆ مناڵ بۆی پێبگات بۆی پێشینەیەکی باش بۆ خۆی بەدەست بێنێ و بتوانێت ببێتە مرۆڤێک کە توانای وەرگرتنی زانست و علم و معریفە بێت. بەداخەوە وانەکان کەمتر لەگەڵ وانەی سەردەمایەتەوانێ و کێشیان زۆرە.
لە ماوەی ڕابردووە لە کوردستانە پرۆسەی خوێندن زۆر هەنگرفت و دەگەری هاتوۆتە بەردەم هەر لەو کۆرۆناوە هەتا وەکو بایکۆتی مامۆستایان و ئەوەی کە چەند مانگ دەرگای قوتابخانەکان نەکرایەوە و یان بە زۆر کەم و کوڕی تری تیادا بوو. ئەمانە بەگشتی ئەم ئاستەنگیانی کە هاتوونەتە بەردەم پرۆسەی خوێندن لە کوردستانەوە چی کاریگەریە کە بێت بۆ ئایندەی کۆمەڵگە؟ بەتاکید تەسیری سلبیە بێت چونکە چەندێ ماوەیەکی زۆر کە قوتابخانەکان داخراوە یاخود بە ماوەیەکی زۆر کەم سنەی دراسیەکە کۆتایی پێهاتووە کامە کەمترین توانایی و زانستی بە خوێندکاران گەیاندووە کامە بە تاکیدی لە قۆناغەکانی ئایندەی هەر خوێندکارێکا بۆ خۆی تەسیریە بێ ئەگەر لە قۆناغی ناوەندیە بێت و چەند ساڵێک بەم شێوەیە قۆناغەکەی بە هەر شێوەی بێبڕی بێت و بەڵام تواناییەکانی لەو ئاسانەبێت لە قۆناغەکانی سەرورترا جێگەی جوان دیارە بێت و یاخود لە قۆناغەکانی لە دانیشگا و بەرەوسەرەوە بۆ خۆی تەسیراتە سلبیەکەی دەرەکەوێتوانێت چونکە پرۆسەی خوێندن گرنگە کە تەواو بکرێت گرنگ لە هەمووشی گرنگترەوەیە کە لەباری نەفسیەوە ڕێگا بدرێت بە خوێندکار بە ماوەیەکی کەم ئەو هەموو مادە زۆرەی کە لە ساڵێکە دانراوە لە ماوەیەکی کەماکە پێبنێمە بۆ خۆی مانای ئەوەیە کە ناتوانێت بەدەستی بێت یاخود ناتوانێت هەمووی لە خۆ بگرێت و بۆیە بە تاکید پرۆسەی خوێندن زەربەیەکی زۆر گەورەی بێتەوە بەداخەوە بایکۆتیش بۆ خۆی جارب چگە لە کۆرۆناکە کە بۆ خۆی مە تەسیری لە هەموو شوێنێکا بۆ بەڵام لە وڵاتانی کە لە شوێنانی کە توانراوە بە شێوەیەک لە شێوەکان قەرەبوو بکرێتەوانێ جێگای پێ بکرێتەوانێ حتا لە هەندێک لە وڵاتان ناچار بوون بەوەی کە ئەو ساڵی خوێندنە بۆ هەندێک لە خوێندکارەکان کە پێویستیە کرد لە دراسەیە بە خوێندن حساب نەکرێت بەڵام لە کوردستانە تقریبەن هیچ جۆرە قەرەبوویەک نەکراوەتەوانێ ئەمە وای کردووە کە بە تاکید لەسەر مستەوای دراسی هەر خوێندکارێک و بۆ ئایندە تەسیری دامێ و ئەوەی کە لە هەمووشی ناخۆشترە کە جارێکی کە ئەم مەسەلەی پرۆسی خوێندنەوە و هەڕەشانێکە لە بەردەمایەتی بەردەوامە ئێستاش بۆ پرۆسی ئەم ساڵ لە سەرەتای خوێندنە جارێکی کە هەموو بەشێکی باش لەم ڕێگرانە لە نەبوونی مەعاش بۆ مامۆسایان و نەبوونی پێداویستیەکانی مەکتەبەوەمانە هەمووی بۆ خۆی ڕێگر نەبوونی قوتابخانەکان و زۆری قوتابی سی قوتابی چ قوتابی لە پۆلەکە ئەمە هەموو ئەمانن کە ئەبێتە هۆی ڕێگری و کە بێتەوەی تەسیرێکی سلبی داانێ لەسەر باری چگە لەباری عیلمیۆ لەباری نەفسی شەوانێ بۆ سەر خوێندکار و بۆ سەر مامۆسایانیش ئاماژەتان بەوەدا کە کەم و کورتیەکان زۆر و گرفتەکان زۆر لە زۆر ڕۆ ئەکرێت قسەیان لەسەر بکرێت بەڵام بە بۆچوونی ئێوە بۆ ئەوەی کە پرۆسەی خوێندن و پەروەردە لە کوردستانە بکەوێتە سەر ڕێچکە دروستەکەی خۆی سەرێکی ترین گۆڕانکاریەکان یان ئەوانەی کە پێویستە دەست بەچێ ئاڵوگۆڕیان بەسەرا بێت پێویستە لەکوێوە دەست پێ بکرێت و دەست بۆ چی ببرێت و چی گۆڕانکاریەک لەسەرەتادا ئەنجام بدرێت؟ گرنگترین شت پرۆسەی خوێندن منهەجی دراسیەکەیەتی منهەجی دراسی ئەگەر سیر بکەین لە کوردستانە لەگەڵ گەشەی یاخود زانستی دنیاە کەمتریەتەوانێ و ئەمە خاڵێکە کە پێویست دەکات لەسەری بۆسێ و لەسەری بۆستین و هەموو لایەکە لە هەوری ئەوەیە بن کە پرۆسەی خوێندن و بە عیلمانیکردنی پرۆسەی خوێندن زیاتر بەرەو پێشبردننی پرۆسەی خوێندن و دارکردنی ئەو مادە منهەجیانەی کە کۆن و ناگونجێن و کە سوودیان نییە و کە هینێکیان نەماوە لە منهەجی دراسیە لابرێ خاڵێک کە زۆر گرنگە پێویستە لە ناو پرۆسەی خوێندنەوە لە منهەجی دراسیە دین لە پرۆسەی خوێندن جیا بکرێتەوە دین وە کارێکی خصوصی هەر کەسە و هەر کەسێک ئارەزوومەند بێ هەر قوتابیەکیش خۆی ئارەزوومەند بێ لەوەی دەرسی دینی بخوێنێ بۆ خۆی توانێت اختیاریەوە بخات دەرسی دینی بخوێنێ بەڵام من بۆ خۆم بینیمە لە مەکتەبەکانە لە جیاتی فێرکردن و تەرفیهدان بە قوتابیان دەستنوێژیان پێگرن و نوێژیان پێەکەن و یاخۆت فێری مردوشتنیانەکەن مناڵانێک لە ئێسا و بارەهێنن بە ترس و بەوە ئەوە بەتاکید ئەو ئایندەی ئەو مناڵانە یاخود ئایندەی ئەو خوێندکارانە ئایندەیەکی سەرکەوتو نابێت بۆیە گرنگە کە لە پرۆسەی خوێندندا
منهجی دراسی دەستکاریەکی زۆر بکرێ وەکو خاڵێکی گرنگی ئەوەی جیاکردنەوەی دەست دینیەکانە لە پرۆسەی خوێندن و لابردنیانە. دووەم هەوڵدان و گونجاندنی پرۆسەی خوێندن لەگەڵ پرۆسەی خوێندنی گیان لە کامەش خاڵێکی گرنگە. ئەوانەی تریش کە گرنگی سەرەکین پێداویستەکانی قوتابخانە بە هەموو شێوەکانێن و بوونی قوتابخانە و پۆلەکان و پێداویستیەکانی خوێندکاران و هەموو ئەمانە کە جەوهەرین و زۆر زۆر گرنگن بۆ پرۆسەی خوێندن و پێویستەکات دەستکاریان بکرێت و هەوڵ بدرێت بۆ چاکردنیان. ئەم هەوڵە بەداخەوە هەموو ئەمانەی کە لێرە باسیەکەین حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی کوردستان لە ئەولەویاتی کاریا دای نەناوەکە کە بەم شێوەیە بێوێت پرۆسەی خوێندن بۆ ئاسە زانستیە بەرێتە سەروانێ. چەند بابەتێکی تریش هەیە لە ئاستی کۆمەڵگادا قسەی لێ دەکرێت، بۆ نمونە ئەوەی کە ڕێزگرتن لە مامۆستا شکۆی مامۆستا لاواز بووە ئەوەی کە مان ئەگرێت 5 مانگ بایکۆتەکە بەڵام موچەکەی پێنادەن تەنانەت هێرش دەکرێتە سەر ناڕەزایەتیەکانیان. ئەمە وەکو یەکێک لە گرفتەکان باسکراوە. هەروەها زۆربیونی قوتابخانەی ئەهلی قوتابخانەی تایبەت و لاوازبوونی قوتابخانە فەرمیەکان کە مناڵانی خەڵکی هەژار ناتوان بچنە ئەهلیەکان و ئەچنە حکومیەکان و کە ئەوەش ئاستی بەرەو لاوازبوون ڕۆیشتووە. لە ڕوانگەی ئێوەوە وەک دو پرسیارم ئەمانە چەندێک ئەتوانێت لە کۆی گشتیدا زەرمەند بێ بۆ پرۆسەی خوێندن و پەروەردە؟ بە تەکیدی زۆرەوە شکاندنیش کۆی مامۆستا بۆ خۆی چونکە ڕوکنێکی ئەساسی پرۆسەی خوێندنە کە خوێندکار لە ڕێگای مامۆستاکەیەوانێ عیلم و معریفەکە وەرەبێ. بۆیە پێویستەکە کە شکۆی مامۆستا هەمیشە لە شوێنێکی بەرز تا تەمەشا بکرێ وەکو بەرهەمهێنەر یاخود پێدانی هەموو ئەو معلوماتەوە زانستی کە لە خوێندوویەتی و بەردەوام بە دواتچوونی بۆکات گەیاندنی بە خوێندکاران و بەرزکردنەوەی ئاسی. بۆیە ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە زۆریش گرنگە شکۆی مامۆستایان و پێداویستیەکان و داواکاریەکانی مامۆستایان ئەبێت ئەولەویاتی هەموو لایەکە بێت حکومەتا بێت. نابێت حکومەت ئەوەنە لاموبالات بێت کە مامۆستا ناچار بە بایکۆت بکات. بایکۆتکردن خراپترین جۆرەکە لە ناڕزایەتی بەو شێوەیە کە ئیتر قوتابی هەژارەکانە مەجبور بڕۆنەوە بۆ ماڵەوانێ و لەگەڵ هەژاری دایک و باوکیانە و لەگەڵ بێتوانای دایک و باوکیانە مناڵەکانیشیان لە مەکتەب نەبن. بەڵام ناموبالاتی دەوڵەتە، ناموبالاتی حکومەتە کە بە دەرەجێ گەیشتووە کە گرنگ نییە پرۆسەی خوێندن بەلایەوانێ. بۆیە مامۆستایان و معاشەکانی یاخود ڕاتبەکانی یاکو پێداویستیەکانیان بۆ دابین ناکە کە واجبی سەرشانی حکومەتێک ئەمە جێبەجێبرا. بەنسبەت خوێندنی ئەهلی و خوێندنی حکومیوانێ لە هەموو سەرمایهداری بۆ خۆی ئاوایە، هەموو شتێکی کردووە بە بازرگانی و تیجارەتکردن لە زمانیشە عیلم و معریفەی کردووە بە پێدانی زانست و معریفەشی کردووە بە شتی پریڤات و بە پارە و بامانە. ئەمە یعنی لە هەموو شوێنێکە ئەتوانین بڵێن بەداخەوە لە نظامی سەرمایهداریە ئەوە بۆ خۆیەوە. بەڵام دەکرێت بەشی دەوڵەتی بەشی حکومی ناچار بکرێ بەوەی کە بە باشترین پێداویستیەکان و باشترین پێداویستیەکانی خوێندن و خوێندکار بەدەست بێنێ. ئەگەر دیقەتیش بن خاڵێک زۆر جار لە نەتیجەی نهایی دەرسەکانیشە یاخود مەکتەبەکانە لە 6 عدادیانە ئەمانەیە ئەیبینین زۆرترینی مەکتەبانەی کە دەوڵەتین و کە دەوڵەتیە دەرەجەکانیان بەرزترە و زیاترە، چونکە ئەو بەشێکە لە خوێندنی بەشێک لەو مەکتەبانەی کە بە پارە و بەوەیە توانایی خوێندکاریان بەلاوە گرنگ نییە بە بەرچاونیە. بۆیە حتمما ئەم دوودانەیە هەرە بن و لە بەرامبەرچیە بێ. ئەوە قسەی من لە زیاتر لەسەر ئەوەیە کە ئێمە بەشی دەوڵەتی ناچار بکەین بەوەی کە ئەمە لەژێر دەستی دەوڵەتا بمێنێتەوانێ و هەرچی زیاتر لانی کەم تا نۆی سەرەتا یاخود تاکوون 3 سانەوی کە ئەمە وەکو مەرجێک لە کوردستانە بۆ هەموو مناڵێک و بۆ هەموو خوێندکارێک لەبەردەستا بێت و کە ئەمە لەژێر کۆنتڕۆڵی حکومەتا بێت و دەوڵەتا بێت و پێداویستیەکە بە دابینکردنی پێداویستیەکانەوە بۆیە.